بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان و خۆشەویستانم لە هەر شوێنێکدا بینەرمانن لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشحاڵم لە بەرنامەی ئاین و سەردەم کە هەموو ڕۆژانێکی هەینی کاژمێر 6 ئێوارە دەبینە میوانی ماڵەکانتان. ومێدم وایە لە ڕێ ئەم بەرنمەیەوە بتوانین سوود بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین و هەروەها کۆمەڵگامان زیاتر و باشتر و چاکتر و شیار بکەینەوە لەوەی کەوا پابند بێ بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە وەلەو کار و کردارە ناشرینانەی کەوا ئاینی ئیسلام نەهی لێ کردووە و بە خراپە باسی کردو خۆمانی لێ دوورکەینەوە. تەوەر و بابەتی ئەمڕۆمان باز لە پێکەوە ژیانە کە لە شاری کەرکووکین، شارێکە کە پڕ لە پێکەوە ژیان، مێژوویەکی پڕ لە سەروەری و بە تایبەت ملەتی ئێمە ملەتی کورد ملەتێک بووینە بەردەوام حەزمان لە پێکەوە ژیان بووە، حەزمان لەوە بووەکەوە لەگەڵ خەڵکیدا لەگەڵ هەموو نەتەوە قەومەکانی تردا بژین بە سەلامەتی و بە ئاشتی و بە خۆشی. بەڵام زۆر جارش دەبینی لەسەر دڵسافیمان لەسەر سۆز و میهرەبانی خۆمان زوڵم و ستەمشمان لێ ئەکرێت. ئازیزان و خۆشەویستانم، لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باسی پێکەوە ژیان کراوە و ئایا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەکە یاخود لە مەدینە لە ناو هاوڵەکاندا چۆن پێکەوە ژیانی بەرقەرار کردووە و ئامۆژگاری سەحابەکان و هاوڵان و ئێمەشی کردووە هەتا ڕۆژی قیامەت، و هەروەها چی بکەین بۆ ئەوەی پێکەوە ژیانمان پتە و بەهێز بکەین و ئەجر و پاداشتەکانی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چین و چی وامان لێ ئەکا ئەو پێکەوە ژیانە لە کۆمەڵگاماندا کاڵ بێتەوە و خەڵکی بەرەو هەڵدێر و بەرەو تیاچوون بچێت. ئەمڕۆ لە مزگەوتێک لە مزگەوتەکانی شاری کەرکووک، مزگەوتی سەعید تۆماری، لە لای بەڕێز مامۆستا مەلا ئازاد خورشید، سەرۆکی زانایانی کوردستان لقی کەرکووک و هەروەها پێشنێژ و وتارخوێنی ئەم مزگەوتەیە، زۆر سوپاس دەکەین بۆ میوانداری. مامۆستا جان سڵاوی خوای گەورەت لێبێ. السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جان سەرەتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەین بەچی ئەوترێ پێکەوە ژیان واتە تەعایش لە ئیسلامدا چۆن باس کراوەگە پێناسەیەکی بۆ مام بکەی سەرەتا. پێشە مشتێ خوا بەخێر بێن، خوا سەلامەت چاوان هاتن و دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتە. مەسەلەی پێکەوە ژیان ناوەکەی هەر لە خۆیەوە دیارە کە جۆرە مامەڵەیە کە لە بینی خەڵکی چلێک ئاین بێ، چلێک نەتەوە بێ، چ جیاواز بێ، بنەمایەکی وە دابنرێ کە بتوانن ئەم خەڵکە پێکەوە ئیدارەکەن، وەکو کە ناوی دەنن پێکەوە ژیان کە بتوانم بژێم، کە بتوانین پێکەوە بژین، پەیوەندیەکی وا لە بینمانە هەبێ، یاسایەکی وا بمان باتە ڕێوە کە بتوانین ئیدارە بکەین لەگەڵ یەکا و ژیانێکی خۆش بەرینە سەر. مامۆستا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئایا ئاماژە کراوە بە پێکەوە ژیان؟ ئەگەر ئاینێک هەبێ بایەخی دابێت بەم بابەتە لە نێوان هەموو ئاینەکان، لە نێوان هەموو بۆچوونەکان ئاین ئیسلامی پیرۆزە. ئێمە بێجگە لە ئەو ئاەت و حەدیسانەی کە بەسەطەهایە ژیانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم خۆی کە تاکە کەسێک بوو لە ناو شاری مەکە کە ئاینێکی جیاواز و دژایەتی، ئەو جاش ناویان ئەنا الصادق الئەمین، ئەو جاش لەگەڵەوەی کە دینەکەی جیاوازە ئەمانەتیان لای بەجێ ئەهێشت. یعنی ژیان لەگەڵ پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم خۆش بوو. کافرەکانیش حەزیان بە مامەڵە کرد، هەرچەند بیر و باوەڕەکان پێ ناخۆش بوو، دژایەتیشیان نەکرد، ئەمما وەکو شەخص پێغەمبەریان خۆشەویست صلی الله عليه وسلم. بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵیانەدا لە دینەکەی هەڵگەڕێتەوە. کە چۆ شاری مەدینەش لەگەڵ خەڵکانێکی تر و بیئەیەکی جیاواز ئەبینین بۆ موسڵمانەکان وەکو پێکەوە ژیان یاسایەکی تری دانا، وەکو موئاخات. ئەمەی مەشهورە کە لە بینی ئەو سەحابانە و ئەو موسڵمانانێک کە لە مەکە و هیجرەتیان کرد بۆ مەدینە لەگەڵ ئەو موسڵمانانێک کە لە شاری مەدینە ئەژێن، ئەمانە مهاجرین و ئەوانە ئەنسار، ئیعلانی ئەوەی کرد کە ئەبێ وەک برا باوەش دەن بە یەکتری هەڵگرن. ئەوەی حاڵی نەوعێکە، ئەوەی غەریبە، ئەوەی بێکەسە، ئەوەی بێجێ، ئەوەی بێپارەیە، ئەبێ براکەی خۆی لەگەڵ یابێت و هەڵیگرێتەوە. ئەمما لەگەڵ کەسانێک کە غەیری موسڵمانن، ئەمە ئیشارەتێکە بۆ ئەوەی کە
یاسای پێکەوە ژیان فەرقی هەیە. من پێم خۆش بوو ئەو پرسیارە ئاراسی جەنابەت کەم بەڵام ئەو خۆ چیتە ناو مۆزوعەکەەوە ئایا ئاینی ئیسلام تەنها پێکەوە ژیانەکەی بەس لەگەڵ موسڵمانە یان لەگەڵ غەیری موسڵمانش ئەو پێکەوە ژیانە قبوڵەکرێت؟ بێزگەل موسڵمانەکان لە ناو شاری مەدینە یەهودی هەبوو، مەسیحیەکی کەم هەبوو، هەندێک لە بتپەرستەکان مابوون ظاهیرەن خۆیان بە موسڵماندا ئەناو بەڵام لە حەقیقەتا ئیمانیان نەبوو. ئەم جۆرانە هەر هەمووی مراعات کرا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەم نەوعانەیە میلەتی جیاواز، ئاینی جیاواز، بۆچوونی جیاواز، ئەحزابی جیاواز، ئەم جۆرانە اتفاق معاهدە ڕێککەوتن. ئەم ڕێککەوتنە پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم معاهدەیەکی کرد لەگەڵ جوولەکەکان لەگەڵ ئەوانی تر ناویانە معاهدة المدینە. جا لێرە اتفاقیەکی دانا وەک برا ئەژین ئەوەی تعداتان لێ بکە قبوڵی ناکەین لەگەڵتانە بین، ئەوەی زڵمتان لێ بکە بە هەمان شێوە، ئەوەی تعدالی ئێمەش بکە ئەبێ لەگەڵمان بن، ئەبێ وەک برا هاوشانی یەکتری چی زەحمەتیەک بێتە پێشمان ئەبێ پێکەوە تەحملی بکەین. بەخۆشی و ناخۆشیە بێ پێکەوە بژین. بەڵێ ئەمە یاسای ئیسلام عامەتەن و ئاەت و حەدیسەکانیش يعني لويانية سبحان الله وكأنه آية نما ولا قرآن باسي فيك وجيان نكت يعني كخوا سبحانه وتعالى أفرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا أي بمعنى نكتنها ناسين، لتعارفوا بمعنى لتتعاونوا لتتحاسنوا، كلمة عرف زورش تقريتوا. فليرة خوا سبحانه وتعالى أفرمي وتعاونوا على البر والتقوى نال يا أيها الذين آمنوا أمشت الشملي همو كسيك أكاد أو إلى شاريك أو إلى ولاتك أو ياسايك حكم ما نكا وكما نكاتوا وتعاونوا على البر والتقوى. البر والتقوى بمعنى أو خيرة أو تشاكي. ما مساجان چی بکەین بۆ ئەوەی ئەم پێکەوە ژیانە بەهێز بکەینەوە جارێکی تر؟ ینی معلومی جەناب ئێستا لە سەردەمێک کات دەژین بەڕاستی کاڵەوە بووە، ئەوەی کە کاڵشی کردووە کۆمەڵە کەسی خراپە، یعنی چۆن بتوانین ئەو خەڵکە جارێکی تر لەسەر ئەو بنەمایە دروستکەینەوە بۆ یەکتر قبول بکەین؟ مامەسڵەجان مەسەلەی پێکەوە ژیان بنەمای هەیە لە خۆیەوە نابێ بە یەکێ بڵێ وەرە پێکەوە بژین. ئەو بنەمایە تا ئامادە باشی بۆ نەکەی حازری نەکەی ناتوانانی بە هیچ کەسێک بڵێ وەرە پێکەوە ژیان بکە. بۆ نمونە یعنی یاسایەک هەیە، من ئەو یاسایە لە ئیسلام دایناوە. خوا سبحانه وتعالى أفرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. الله إخوة سبحانه وتعالى نهي تاناكا لبر لتقوى، يعني فيك وجيان باش بي لقلي ومراعاتي حق كاني بكي برامبر بخوا سبحانه وتعالى بو چه بو أو كساني ك محاربي دينك دناكا وتفكروا بيرو بوتشون وهروها لم يخرجوكم من دياركم عرزماتي داجير نكرت به. خوا سبحانه وتعالى أفرميه برو لقال يا بيكو بجين بخوشي بجين باشا ايقر أمكس محاربي فكري منكات، ايقر أمكس أخرجني من الديار لخاك كم درني كرت خاك كم داجير كرت آية إسلام الله برو بيكو جيان كالقالي نعم بهيت شيء ويك بيكو جيان أين إسلام قاعدة كي بو أوي خلقك بهالتي نجا بيكو جيان قانوني هي. خوا سبحانه وتعالى القرآن بيروز يا ساي داناوا يا ساي التعامل بالمثل، يعني ما ملكردن لقل برامبركي خوت وكخوي يعني نزيادنا كميلة قبولك بويك الإسلام هاتوا بسم الله الرحمن الرحيم فمن اعتدى عليكم أو يتعدى إلى الكرنال بروبيك وجياني لقلك فاعتدوا عليه
بمثل ما اعتدى عليكم. شلون تعداي لي تكرت ابي الرد تعدى كي بديتوا بمثل. الله سبحانه وتعالى فرمي واخرجوهم من حيث اخرجوكم. لخاشي مني دركرت قندت ميداجير كردوا كاستا رنگ بڵێم زیاتر لە 100 دەوروبەری دووبس کوردەکەی دەرکراوە گوندەکە ڕۆیشتووە ئێستا خەڵکانێکی تر ئەو جێیان گرتووە. مامەستا من ویستم پرسیار لە جەنابەت بکەم سەرەتاوە هاتە خێنایەوە کە خوای گەورە فەرمێ وەجەعەلناکم شعوبا وقبائل لتعارفوا. ئێمە زۆر جار ئەبینی وەکو میلەتی کورد پێم خۆش بەڕاستی بەڵام حەزم کرد درێژە بە قسەکانت بدەیت دوای ئەو پرسیارە بۆ لێ بکەم و بەڕاستی لام دروست بوو. زۆر جار دەبینی ئێمە کە خوای گەورە بە عەزەمەتی خۆی ئاماژە ئەکا بەوەی کەوا ئێمە یەکتر بناسین و بە ئاشتی بژین و یەکتر قبول بکەین نەک لیتەعارەک و دژایەتی بکەین. بەڵام هەیە ئەمڕۆ بە ناوی دینەوە تۆ قبول ناکات، بە ناوی دینەوە دژایەتی تەکا، بە ناوی دینەوە کۆمەڵە لێ دوان جۆمان لێ بێنم ڕۆژانە دژ بە میلەتەکەت، دژ بە خاکت، بە نیشتیمانت. ئایا ئێمە وەکو مسلمان وەکو میلەتی کورد کە بە درێژایی مێژوو لە ژێر سایە ئەو ئاەتانە زوڵم و ستەمان لێکراوە. من پێم خۆشە ڕاستکردنەوەی ئەو ئاەتانە بکرێ بۆ خەڵکی بۆی کە بزاندرێکا کە خوای گەورە مەبەستی ئەوە نییە کە ئەمانە بە نان و ئاوی پێوە خۆن بەم ئاەتانی قورئانەوە بۆی دینیش لە لای خەڵکی ناشرین بکەن. پیاوێ دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری لێکە مە لە صحیح مسلم ئایە حدیثێکی صحیح دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ يا رسول الله إذا جاء رجل يريد مالي ئەوێ ماڵەکەم بەرێ ئیتر پارەیە خاکە هەرچی بێ ئەفەرمێ صلى الله عليه وسلم فلا تعطه نەیدەرێ ماڵ خۆتە خاک خۆتە. قال فإن قاتلني شەڕم لەگەڵەکە ئەوێ بە شەڕ لێم سەنێ قال فقاتله تۆ شەڕی لەگەڵکە معاملة بالمثل. الله سبحانه وتعالى نافرمي وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم. وأنا كوا شرط أنا قال شر لقالك لسر حقي خوت. قال فإن قاتلني قال فقاتلوا شر لقالك. قال فإن قتلني أجر كشني قال فأنت شهيد. وإلى حديث يترى في صلى الله عليه وسلم من قتل دون ماله فهو شهيد. قال فإن قتلته قال هو في النار. أجر كشتم هاتوا مالهم بريو بلام كشتم بشر ويستي سنة هو في النار. ما سأتوانين أجري جهنم. أم شرع أتوانين وصف بكين يعني باز بكين بويكوا أمره بليدوان كان شر ما لقال كريم شريان لقال كين بليدوان بهمان شيوه لا فيسبوك جاتي تكاتوج لا فيسبوك ردي بديتوا بهمان شيوه وزياتريش إما ما مستابوي ملته كمان باش لوضعك حالي به هل خلت بوشي بيك وجيان إما ملتي كين بشخراوين دائما أو طرفيك ظلمكي كردوه مالكي خواردوه دي خما نقري لو ربا بيك وجين بيك وجيان لقال ظالم نابي بيك وجيان لقال يچك خاك بداجير كردي بغيرتيه زليليه آين إسلاميش قبولينية هم زانا يعني إسلام كثير كتابة كان يعني كي أفرميه العفو عن الظالم كظلمك شرع قبولي نكات نقصي يشي فيهم كردوه أما موضوعنا نا ظالم أو يمال مخواردوه مذلة عفونية بو يشك تعدى لي بكردي بيت مالا كمي بردي بيت أو عفونية ما مصلا وزليلية بويا آين إسلامي فيروز ياساي تعامل بالمثل دانا معاملة بالمثل وكخوي بامالي لقلكم بو أوي نقيتشك بهلا باسي دينك بهلا ملة خوش باور هالخلتيني يا بناوي دين وكو جنابت أما جد بيدا نخير آين إسلامي فيروز أو كلا بياواني پروردكت أمثالي قاضي محمد وأمثالي شيخ سعيدي بيرانو أمثالي سطها سركردا كمسلمانا شريان لقل كساني تركر كهر مسلمان بو لسر خاك
لەسەر ماڵ لەسەر زمان هەمویان زانابوون بەڵام من بابی ئەوەی کە ئەبێ زوڵم نەمێنێ کری زوڵم نەما مامۆستا مەسەلەی مەبدەئی تعایش پێکەوە ژیان کەی زوڵم نەما ماڵی منت نەخواردووە إن الله لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم مال من أخواردوا محاربة فكر مناكا محاربة بيربوتشون مناكا أو ما فحقي هي بيما دال ما فحقك شو مرقرتوا أو كاتا ألين ورا بابيكو بجين أما تو استاش بتماي درم كي لشاركم استاش بيت زورة من لم شارة بوستي ورقر بيت زورة لم شارة دوك استعينكم لكوي 800 بوليس بستنو كردي كايا الله ورا بيكو بجين اخ ناتوانم بجين اما اصلا جيانيه من امام بي قبول بي اما زليلين بي قبول بيكو جيان او كاتيه كمن هیچ حقێکم لاد نەبێ هیچ حقێکم لاد نەبێ تۆش حەق لام نەبێ ئەو کاتە پێکەوە ئەتوانین بژین وەک برا هیچ مانعاتێک نییە ئەمما ڕۆژانە تو بەش مەخۆی ڕۆژانە زوڵمم لێکەی تا ئێستاش دێهاتەکانم هەموو خەڵکەکانی بەشێکی لە هەولێرە و بەشێکی لێرە بەشێکی لە شارێترە و دەربەدەربوونا داوای پێکەو ژیان نابێت بۆیە بنەمای هەموو پێکەوە ژیانێک نەهێشتنی ئەو زوڵمە پێڵێن ڕەفع المەظالم ئەمە قورئانە دینەکە وایە دینەکەمان زۆر عەزیمە مامۆستا دینەکەمان زۆر عەزیمە زۆر گەورەیە ئەمە حەقانیە ئەم میلەتە دینەکەی خۆی بناسێ زەلیلی قبوڵ ناکات مامۆستا هینێک پرسیارێکم لا دروست بوو سبحان الله ئەگە تەمەشا بکەی ئەزانن ملەتی ئێمە ملەتی کورد کە ملەتێکی موسڵمانە ملەتێکی ڕوو لەخوایە عاتفیە بەرامبەر دین یعنی زۆر کەس ئێستا ئەگەر لە بەرنامەکەمانە بووایە جەنابەت چەند ئاەتێکت بخێنایە دەسێکرێ گریان یعنی ملەتی ئێمە الحەمدوللا لە ڕووی دینەوە ئیلتیزامێکی زۆر باشێ ئەگە سەیرکەی ناحەزانی ئەم ملەتەی ئێمە دژمنانی ئەم ملەتەی ئێمە بە ناوی دینەوە لە ملەتەکەمانە دەن یعنی بە ناوی دینەوە زوڵم و سەمان لەکەن بۆی هەم حەقمان بخۆن هەم دینشمان لا نەشرینکەن هەم لە ئیسلامش دوورمان بکەنەوە ئەوەکو جەنابەت فەرمووت ئەم داگیرکاریە یعنی معنای ئەوەیە کە ئێمە پێکەوە بژین ناژین من مامۆستا بەس بۆ ئاگاداریانی جەناب و بینەرانی بەڕێز جەمعیەت عولەماء الشام هەیە فتوایەکیانم بینی زۆر سەیرم پێ هات حەقیقەتەن فتواکە ئەڵێ جەماعاتە کوردەکان کە چەکدارن کافرن ئەو کوردەی ئەوێ هەمومان معلومە ینی دیفاع لەسەر زمان و خاکی خۆی ئەکات ئەڵێ نەخێر ئەمانە کافرن ئەمانە ملحدن ئەمانە ئەوها هەمان فەشواش ڕەنگە لە تورکیا هەبێ بەتەکید یعنی معنەوەی بچێتە تورکیا باوەڕکە دین و دیانەت هەبێ هەر لە منطقە کوردەکانە مەنارەی مزگەوت هەبێ هەر لەوێ هەیە حجاب هەبێ هەر لەوێ هەیە ئەو جاش بۆ ئەوەی خوێنت حەڵالکە جا فتواکەیانم بینی جەمعیەت عولەماء الشام فتواکەیان ئەڵێ ئەمانە کافرن کوشتنیان حەڵالە ماڵیشان غەنائیم حیسابە ژنەکانیشان سەبایا حیسابن دەربارەی ملەتی کورد ئەرێ وەڵڵە جا بزانە مستەوای ئەخلاقیان چەندێکە بزانە چی لە دینەکەن ئەمە ئەخلاقیانە ئەوە دینیانە خوار و ڕەشی دنیا و قیامەتیان کات کە ماڵی موسڵمان و شەرەفی موسڵمان بە حەڵال ئەزانن ئەمە کێش عولەماء الشام کە سەیریانەکەی هەندێ زانای تایە پیاو ڕەنگە ئەگەر ئاگای لەمە نەبێ ڕەنگە معجەبیشی بێ و نەباسی خواکات بەڵام کە دێتە سەر بابەتی کورد دوو لە ڕوت درڕندەیەکە بەو ناوەیە ئەوە مامۆستا چی هۆکارێک وایان لێکاکەوە ئێمەیان پێ قبوڵ نەبێ ینی نەوەکو ئینسان نەوەکو موسڵمان نەوەکو مرۆڤێک کە خوای گەورە کۆمەڵی حەق و مافی داوە بە ئێمە بژین لەسەر ئەم زەوێدا بەڵام ئەوان نایڵن بژین بەڕەوای نابینن کەوا ئێمە لەسەر ئەم ئەرزەدا بژین ینی چی شتێک وایان لێکە ئایا هۆکارەکەی لە پشت ئەمەوە مامۆستا هۆکارەکە هەر سەیرێ وەزعی شارەکەی خۆمان بکەی ئەزانی ینی معلومە لە کاتی ڕژێمی ڕابردوو 132,000 دۆنەم ئیتفا کرا زۆربەی هین کورد بوو بەشێکی تورکمان حکومەت ئیتفای کرد وتی ئەمە مەناتق محەڕەمەیە ئەمە مەناتقی عەسکەریە ئەمە ئەبێ ئەو دێهاتە لاچێت
دێیان ڕوخان خەڵکەکەیان دەربەدەر کرد تەعویزێک چەندە پێیان تەعویزێک کە هەر عیبە باسیش بکرێت تقریبا وەریان نەکرد کەس وەری نەکرد 2 ساڵی پێ نەچوو هەمان زەوی 132,000 دۆنم کە محرمە عسکەریەن محرمە نەفتیەن یعنی منطقەیەکی نەوتێ باعتیبار تەوزیع کرایە سەر پێکاتەی عەرب تا ئێستا کە داوایەکەن پێیان ناخۆشە داوایکەی بە حەڵاڵیشی ئەزانێ ئەڵێتی ژۆرە پێکەوە بژین 132,000 دۆنم ئێرەیە ئەوەیە خۆ قەتعەیەشی 200 مەتری نییە من وازی لێ بێنم ئەم مێژووی میلەتەکەمە ئەمە تاپۆکەمە تاپۆی میلەتەکەمە نەک تاپۆی سۆران بێ یا تاپۆی ئازاد بێ ئەمە تاپۆی بوونی منە لەم شارە تو چۆن ئێڵغای تاپۆی منەکەیت جا مەسەلەی مامۆستا گیان تا ئەم میلەتە ئەوها بەش خوراو بێت بۆی نییە باسی پێکەوە ژیان کات بە هیچ شێوەیەک بەو بەڕێزانە شەڵێم کە هەندێک ڕێکخراو هەوڵە دەن یعنی پێکەوە ژیان جارە تێبگە پێکەوە ژیان چیە لە ئیسلام ئەوجا باسی پێکەوە ژیان کە بەڵام بڵە حەزەیەک بێن دوو قەوس ئەمە سیاسەتە ئەمما شەخسێک تاک کە لەگەڵ تا ئەژێ لە کۆڵان لە بازار لە دائیرەیەکە ئینسانێکی بەڕێزە ئەو فەرقەش ناکات مانع نییە ئینسان ڕێک بێ لەگەڵیان کێشە نییە بۆیە زۆر جار ئەم شتانە باسی ئەو کەسانە ئەکا کە تەنفیدی سیاسەتی ئەو حیزبانە ئەکەن بەس لەگەڵ کەسە ئاسایەکان هیچ کێشەیەک نییە زیانی بۆ میلەت و بۆ شار و بۆ وڵاتت نییە ئەو کەسەی عەرزی داگیرم کرد بێ لەناو ماڵی من بێ لەسەر خاچی من بێ بە زمان دژایەتی مەکە ئەو کەسانە ئەم قانونە شملیانەکە المعاملە بالمثل وەک خۆی مامەڵی لەگەڵاکەم ئەمما شخصێکی عادی ئەم زوڵمی پێ ناخۆشە ئەزانە کەوامە زوڵ ئەڵێ تەعەدای لە کوور دەکرێ پشتگیری تەکا خوا سبحانه وتعالى لا ينهاكم نهیتام ناکەم لەوەی ئەن تەبەڕوهم وتقسطوا إليهم باش بە لەگەڵ مادام خۆی ئەم پیاوە نە محارەبەتەکە بە زمانی نە محارەبەی فکرتەکە نە ماڵتی خواردووە مانع نییە باشە بن لەگەڵیان وەکو تاک ئەمما ئەو کەسانی کە لە دێهاتی منن ئەو کەسانی بە سیاسەت دژایەتی منەکەن ئەو ئیعلامی دژایەتی منەکە ئەو شێوەیە بە هیچ شێوەیەک باس ناکرێن بە باشە و پێکەوە ژیان ناکرێت لەگەڵیان مامۆستا جەنابەت متابعەت کرده بێ یاخۆت ئێمە لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە حتا گەسەیکەی بەرنامەی هەواڵەکان هەیە بە زبانی عەرەبی بە زبانی تورکمانی بە زبانی نازام سریانی بە کوردی خۆمان یعنی کۆمەڵێ پەیامنێر و کۆمەڵێ کادری بەڕێز لەو کەناڵەیە ئەبینی بە هەموو نەتەوەکانەوە بەڵام سوبحانەڵڵا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە زۆر کەناڵی تر هەیە سەربەلایانی تر لە قەومەکانی تر ئەبینی بەڕەوای نابینن هاوڵاتیەکی کورد لە ناو کەناڵەکەیان ئیش بکات نەک تەنها کەناڵ من لەسەر مستەوای سەرۆکی حیزبەکان باسەکەم دائما بەکەم تەزانێ بە تەسریح بە شێوەیەکی عەلەنی با بڵێن ئەندامێکی ئەنجومەنی کەرکووک کە سەردانی کوردی کرد سەرۆکی جەبهەی ئێستا محارەبەی کرد ئێمە چۆتە لای کوردەکان ینی هاتنە هیچ شتێک لای کورد ئەمە جەریمەیە چۆتە لای کوردەکان ئەمە اعتیباری کرد سوکایەتیە چۆن نەچیتە لای کوردەکان تعامل لەم شارێک لەم عەقڵانە ئەکەیت حەلبوسی دوێنێ ئەڵێ بە دوو پەرلەمانی ئەندامی ئەنجومەنی کەرکووک بە دوانەوە ئەیانەوەی ئێمە بچین بۆ لایەن ئێمە ناچین بۆ لایەن ئەو شەشەی کەرکووکیش خۆیان هاتن بۆ لامان با بڵێن شەشەکەی یەشێتی خۆیان هاتن بۆ لامان بەو نەوعە غرورێک کە خەڵک لە ئێمە کەمترە لەگەڵم عەقڵیەتە چۆن ئەژی چۆن پێکەوە ژیانەکەیت ئەو بەرامبەر جەماوەرەکەی بەم شێوەی باسی میلەتەکەی منەکە باسی حیزبەکانی منەکات ئەمە هاندان نییە بۆ ئەوەی کەوە ئەم خەڵکە تووشی ئەم خەڵکە فێرەکە دائیمەن ئەوان بەکەمتر بزانن ناکرێت قبوڵ ناکرێت پێکەوە ژیان لەگەڵ ئینسانی نوقسانی وە ناکرێت
مامەسا خۆشحاڵ بووم و حەزەکەم زیاترش بەردەوامین بەڵام کاتی بەرنمەکەمان بەرەکۆتایی هات ماشەڵا قسەکانی جەنابەت بەرەکەت بوو و زیاتر بەرنمەکەمانی دەوڵەمەند کرد پێم خۆشە کۆتا پەیامت وە کۆتا ئامۆژگاریت ئێمە نامانەوە وەکو ئەوان بیرکەینەوە یاخود وەکو کەسێکەوە حەزی بە پێکەوە ژیان نەبێت ئەمەوێت وەکو مامەسایەکی ئاینی وەکو فەرمانی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاری ئەو ئازیز و خۆشەویستانەکەی کەوا بینەرمانن. مامەستا گیان دەم خۆش تەمەن درێژ بی ئامۆژگاریەکەم بۆ میلەتی خۆمە وەکو ئێستا ناتوانین لەگەڵ ئەمانی تر چکە زوڵمان لێکراوە ناتوانم پێکەوە ژیان بکەم بەڵام لەگەڵ میلەتەکەی خۆم ڕوو لە میلەتەکەی خۆمەکەم ڕوو لە حیزبەکانەکەم ئێمە کیانێکمان نییە بە تەواوەتی پیاو سەد دڵی پێخۆش بێت دایم لەژێر هەڕەشایین مان و نەمانە ئیشەکەمان تەحملی یەکەن با پێکەوە ژیانەکە لە ناو یەکە حکومەتێکە وازەوان بێنە خۆمان دروستکەین ساڵێکە نەیانتوانیەوە حکومەتێ تەشکیلکەن لەگەڵێک ئیدارە ناکەن ئەوەی کە تەمسیلی میلەتی کوردەکە زۆری نەی میلەتی کورد با بڵێن ڕێی ئەم دوو حزبەوە تا ئێستا نەمانتوانیەوە لە ناو یەکە ڕێککەوین لە ناو یەکە پێکەوە بژین خۆی ئەوەیە کێشەکە بۆیە ئەو ڕزایەم هەیە چاویان ماچەکەم ماوەیە زۆری بەسەر تێپەڕ بوو هەڕەشەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت مافمان ڕۆژ بە ڕۆژ زیاترە خوێ بەرامبەر بە جیهان زەعیفین بەرامبەر بە بەغاش زەعیفین یەک بین بەڕێزترە بین و بەهێزترە بین خوای گەورە مۆفەقیان کە یەک بگرن ئەم میلەتەش نەسیحەتێکم بۆ هەر تاچێکی کورد بەو چاوەوە سەیری میلەتەکەی خۆی بکە کە ئەگەر پشتێک هەبێت لەم دنیاە مابێتی هەرم برایە خۆیەتی کەسی تر نییە بە قەومێتیش لە هەممانە قەومێت. زۆر سوپاس بۆ مامەسا ئازاد خورشید هەم پێشنوێژی مزگەوتی سەعیدی تۆماری و هەروەها سەرۆکی یەکێتی زانایانی کوردستان لقی کەرکووک زۆر سوپاس دەکەین کەوا میوانداریمان خەبت مامەساجان. خۆشەویستان و بەڕێزان و ئازیزانم بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامە و ئەڵلقەی ئەمڕۆمان لە بەرنامەی ئاین و سەردەم بەڵام ئومێدم وایە پێکەوە ژیانەکەمان لە ناو خۆمانەوە دەست پێ بکە وەکو جەنابی مامۆسا فەرمووی چاوەڕێ نەکەین دژمنانی ئەم میلەتەمان دژمنانی ئەم گەلە و ئەم شارە و ئەم خاک و نیشتیمانەمان لەگەڵماندا بژێن بۆ بیرکردنەوەی ئێستەیان کەوا شەو ڕۆژ هەوڵی ئەوە ئەدەنجاتی میلەتمان شارمان قەومەکەمان گەلەکەمان ئاڵاکەمان بکەن پێکەوە ژیانی ڕاستەقینە لە نێوان خۆمانەوە لە ناو میلەتی کوردەوە با دەست پێ بکەین و بتوانین ئێمە میلەتێکی ئاشتی خواز و میلەتێکی سەرکەوتوو بین. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستکەوا بینەرما بوون تاڵخە و بەرنمەیەکی تر لە بەرنامەی ئاین و سەردەم دەبینەوە میوانی ماڵەکانتان بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.